شيرين يعدينا وبهارانا سارت عيت المدايا خسر درانا عزيز مي وخماق جمعي بەرنامەی شار بە شار شارێکی باشووری کوردستان بەسەر دەکاتەوە کە لە مێژوودا جێگە و پێگەی تایبەتی خۆی هەبووە. شارێک بووە دەروازەی نێوان عێراق و باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بووە. شارێک بووە زنجیرەی پەیوەندی بۆ لە نێوان وڵاتانی عەرەب و وڵاتانی فارس و ئەفغانستان و پاکستان و هەند و رووسیا. پێگەکەی ئەوەندە گرنگە لە مێژوودا مێژونووسانی ئەو ناوچەیە بە شانازیەوە باسی ئەم شاریان کردووە چونکە هەر لە مێژدا شوێنی ئاڵۆگۆڕی گەورەترین بازرگانی بووە و شارێک بە بەردەوام داگیرکەرانی کوردستان چاویان لەسەر بووە. بۆیە لە زۆربەی کاتەکاندا ئەم شارە بەر شاڵاوی داگیرکەران کەوتووە. لە سەردەمی حکمی عەرەبەکانیشدا بەر شاڵاوی ڕاگواستن و بە عەرەبکردن کەوتووە. بینەرانی بەڕێز داهرچوویەکن سڵاوی ئێمەتان لێبێ. بەرنامەی شار بە شار شارێکی دیکەی نیشتیمان بەسەر دەکاتەوە لە کۆتاشاری باشووری کوردستانی. ئەو شارەی کە زۆر هەوڵدرا پێگەی جوگرافیایی بگۆڕێ. ئەو شارەی هەوڵیاندا تعریبی بکەن بەڵام ئەم بەسەر بڵندی مایەوە. ئەوەش شاری خانەقینە. با پێکەوە بچینە خانەقین لە کولتور، لە هونەر، لە ڕۆشنبیری، لە فەرهەنگ، لە مێژووی ئەم شارە بکۆڵینەوە بە یەکەوە قسە و باسێکی لەسەر بکەین. عرب يماي نقاري منقار تيران صوب خيال بيزنا نغميا. خانەقین دەرگای ڕۆژهەڵاتە سەبارەت بە عێراق و دەرگای باشوورە سەبارەت بە کوردستان. ئەم شارە دەکەوێتە باشووری هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی پارێزگای دیالەیە. لە ڕۆژهەڵاتدا بارەگای خوسرەوی و دەشتی زەها و شاخی ئاسنگەرانە. لە خۆراوەدا ڕووباری سیروانە. لە باکووردا شاری کەلارە و لە باشووریشدا چێڵگەی نەفتشا و شاخی باخچە و قەتر سۆمارە. ئەم ناوچەیە ناوچەیەکی پڕ ململانەی نێوان میدیەکان و ئاشووریەکان بۆ و لە سەدەمی ئەکەدیەکاندا 4500 ساڵ پێشداین ئەم شارە ناوی هەلبان بووە. بە فەرمانی کیسای پاشای فارس لەوێدا نوعمانی کوڕی منزر پاشای حیران بند کردو بۆیە ناونراوە خانیقین یان خانەقین. خانەقینەکان یان خانەقین ئەرتەمیتا شاری سەوز و باخ و بە زمانی یۆنانی، شاری پاڵەوان و قارەمانان کە شارێکە نزیک قەسری شیرینە و حەمرینی بە هەمەدانەوە گرێداوە. دەکەوێتە سەر سنووری عێراقی عەرەبی. لە سەردەمی ساسانەکاندا لە ساڵی 226 زاینی تاک و 636 زاینی ناوی خانجین بۆ و ناوی غوزویشی لێنراوە. باوەڕدانەوەیەکی خێرا لە لاپەڕەکانی مێژوودا هەرزوو بەمان دەردەکەوێت کە ناوچەی خانەقین و دەوروبەری دەروازێکی بەرین و تۆکمەی کوردستان بووە. سەرچاوەکانی مێژوو ئەوە دەسەلمێنن کە ئەو دەڤەرە لە هەزارەی سێمی پێش زاینەوە بەشێک بووە لە پێگە و نیشتیمانی گوتیەکان و بێگومان ئەوانیش سەرچاوی ڕەسەنی کوردن. هەروەها لە سەردەمی سەدەی هەشتامی پێشداین بەشێک بۆ لە ناوچەی بەرفراوانی پاراشی و دەسەڵاتی لە کرمەشانەوە تاک و دۆڵەکانی قەرەتەپە و کفری شۆڕ بۆتەوە. لەبەر ئەوەی خانەقین بە درێژایی مێژوو سرە ڕێگایەکی نێودەوڵەتی لە نێوان بەغدا و شامدا بووە و بە پێچەوانەوە بۆیە جوگرافیاناسەکان بە دەواازەی زاگرۆزیان نێوزەند کردو و جوگرافیاناسە عەرەبەکانیش بە دەواازەی هەرێمی شاخەکانیان نێوزەند دەکرد. ئەمە بۆ خۆی پێگەی بەرفراوانی کوردستانی ئەمڕۆ نیشان دەدات و لەسەر ئەو ڕووبەرە دەوڵەتی لۆلۆ دروست بوو و ئەو دەوڵەتە لە پێش 2000 ساڵ فەرمانڕەوەی ناوچەکانی زەها و قەسری شیرین تاوەکو و کرمان و بگاتە شارە زور و هەڵەبجە و
پێنجۆن و چەمچەماڵیان دەکرد. خانەقین وەکو پایتەختیان بۆ هەروە فەرمانڕەواییان گەیشتو بووە شاخەکانی حەمرین و ناوچەکانی قۆرەت و مەیدان و بنکورە. ئەم شارە شاری خانەقین شارێکی زۆر کۆن و دیارێنی کوردستانە. هەر لە سەرەتای مێژووە ئاوەدان بووە، بەڵام شوێنەکەی چەند جارێک گۆڕانکاری بخۆ بێنە بەهۆی ئەوە کە لە ڕێگەی داگیرکەران و ئەو سوپانە کاتنە بۆ داگیرکردنی بەغدا و عێراق لە خانەقین و مەغول و تەتار و چەندین سوپای داگیرکەری بێگانە لێرەوە ڕەتبوونەوە وێرانیان کردو هەندێک لەوانە و دووبارە دروست کراوەتەوە لەلایەن خەڵکەگۆ چونکە بەهۆی ئاوی ئەڵوەنەوە و خاکێکی بە پیتی هەیە دروست کراوەتەوە و باغ و باغاتیە دروست کراوە. بەڵام ناوی خانەقین چەند ڕایەک لەسەرەیە هەندێک ئەڵێن لەبەرەوە و خانەقون کە کاتی خۆی ئیسلام هاتووە لێرە وەکو بڕێکیان ناردووە بۆەوە تاقی بکەنەوە بزان هێزی ئێران ئێسی ساسانیەکان چنێک لێرە ئەوانیانە گردونە خنکانیانە لە ئەڵوان خانی قون گەڕە بەڵام ئەوە ڕاستیە باندێکی شەڕێ لەبەرەوە بە دوو خانق دوو شاخ لەبەرێ بەڵام خۆی ئەگەر ئێستا لێرە چواردە و خانەقی هەر شاخە بۆیە خانەقین ئەوەی ڕاست بێت کە وەکو جمسپەکەغا مەڵێت لە قاموسی تاالەوە لە ڕیکاردووە سوەری کردووە ئەڵێ ناوی خانەقین لەوە هاتۆ کە چەندین خان لێ بووە چکە لە ڕێگەی بازرگانی نێودەوڵەتی بووە لە خان لەقەی خان و خان بەرەو پشتخانەوە هاتووە ئەوەی منیشە لەگەڵ ئەو ڕایەم و چکە تاوکو پەنجاکانی چەندین خان ما بوو ێسەیشە شۆنی ئەو خانانە تەنها یەک دوو خانی ماوە گشتی ڕووخاو کرا بە گراج و بە بازار و دوکان. ئەوە ڕایەکی تەواوە لە سەردەم یۆنانیەکانە ناوی ئەرتەمیتۆ ناسراوە کە لە ئەو بەر بۆ لە نێزیکی بەرانبەر گێڵان و ئەوەوە بزانم شاخی گێڵان کە ئەوەیە لەوێ و شارێک گەورە بۆ 10,000 نفوسی بووە هەندێک جاری شۆک و مێژوناسان ئەڵێن بۆ سەدیەیەکی بچووک بەڵام خانەقی ئێستا لە 1950 بۆسە قەزا لە سەردەمی عوسمانیە و قایمقامی بۆ دانراوە بەڵام لە ژێر دەسڵاتی سنجاقی زەهاو بووە یاکو کە ناسراوە بە سنجاقی باجەڵان. ناوچەی خانەقین ناوچێکی استراتیجی گەورەیە لە ڕووی ئابووری و لە ڕووی پێگەی هەڵکەوتەی شوێن و ژمارەی زۆری دانیشتوانەکەی هەروەها پێگە مێژوەکەی کە بە هەمان شێوە تایبەتمەندی خۆیەیە. ئەم ناوچەیە لە دێر زمانەوە ناوچێکی کوردنشینی بووە بە هیچ شێوەیەک عەرەب لەم ناوچەیە بوونی نەبووە بەڵکو بە تاکوتەرا بۆ بژێوی خێزانەکانیان ڕویان کردوتە ناوچەکە و ئەوەی کارگەری زۆری هەبووە لە سەراتنی ڕەگەزی عەرەب بۆ ناوچەکە دوانەی ڕاگواستن و تعریب بوونە. ئەمە بێگومان لە سەراتاکانی سەڵدانی دەسەڵاتدارەتی عەرەبیەوە سەری هەڵدا و ساڵ لە دوای ساڵ گەشەی کردو تاوەکو گەشتۆتە ترۆپێکی دڕندایەتی ئەویش لە قۆناغی حکمی ڕژێمی بەعسی عەرەبی بووە. کردەکانی تعریب لە سەردەمی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام و هاتنی هێزەکانی عەرەب دەستی پێکردو و هەژمونی بە عەرەبکردن ڕوو لە زیادبوون بۆتەوە. هەر لەو کاتانەوە ناوی شارەکان بۆ ناوی عەرەبی گۆڕاوە. بۆ نمونە ناوی ناحەکانی جەلەولا و سەعدیە دوو شەی بە عەرەبکراوی ئیسلامین لە خانەقین و دەوروبەری 238 گوند ڕاگواستاون کە ژمارەیان 53,479 کەس بووە. ڕاگواستن و تعریبکردنی قەزای خانەقین نمونەی ئەو کارانن بەم شێوەیە ڕوون دەکەینەوە. گواستنەوەی کرێکاران و فەرمانبەرانی هەرسێکەی دەرهێنان لە نەفتخانە و پاڵاوگەی ئەڵوەن و یەکەی بارکردن لە خانەقین بۆ پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دەوەک بە خێزانەوە جگە لە یەکسەر گواستنەوەی نفوسەکانیان بۆ ئەوەی هیچ پەیوەندێکیان بە خانەقینەوە نەمێنێت. پاشان ئەم هەڵمەتە مامۆستایان و فەرمانبەرانی تری فەرمانگە حکومەکانی گرتەوە
ئەو هەڵمەتە تاوەکو کۆتاییاتنی ڕژێمی بەعەس بەردەوام بووە. هێنانی کرێکار و فەرمانبەری عەرەب بۆ ئەوەی لە شوێن کرێکار و فەرمانبەرە کوردە ڕاگەوێزراوەکان کار بکەن لە خانۆکانیشان نیشتەجێکران چونکە حکوومەتی بەعەس نەیهێش کەس لەو ماڵە ڕاگوێزراوانە دەستکاری خانۆکانی خۆیان بکەن یان بیفرۆشن بۆ ئەوەی بۆ عەرەبە هاوردەکان ئامادە بن ئەوانیش یەکسەر لەگەڵ هاتنیاندا نفوسەکانیان گواستۆ بۆی ببنە خەڵکی خانەقین جگە لە هێنانی چەندین خێزانی عەرەبی گوندنشینی بۆ دەست بەسراگرتنی زەویە کشتتوکاڵەکانی جوتیارانی کوردی خانەقین لە چوارچەوەی بە فەرمیکردن و ڕووپۆشکردنی یاسای پرۆسەکانی ڕاگواستن و تعریب لە ناوچەکەدا ئەو زەویە کشتتوکاڵیانە لە پرۆسەکانی تعریب و ڕاگواستنا و لە سەردەمی ڕژێمی بەعەزدا بە ناوی عەرەبە هاوردەکانەوە کرابوونە گرێبەستی کشتتوکاڵی هێشتا هەر لە تۆمارە ڕسمیەکانی پارێزگای دیالە بە ناوی ئەو عارەبانەوە ماوەتە و هەرچەندە بەدەستی کوردەوەن ئەوەش هەڕەشێکی گەورەیە لەسەر بوونی کورد لەو ناوچەیەدا. پرۆسی ڕاگواستن و تعریب کاریگەرێکی زۆر خراپیە بۆ لەسەر داڕوخانی ژێرخانی ئابووری ناوچەکە و ئەو گوندانی کە بارکران تاکو ئەمڕۆ وەکو خۆی ئاوادان نەبووتەوە بەڵکو ژمارەی زۆریان هێشتا هەر چۆڵن. خانەقین بەڕاستی لە دوای ڕوخانی سەدامەوە ڕێژەی زۆر زیای بوو ئەتوانم بێژن وەکو شوێنێکی ئەنفجاری سوکانی تیا بوو وەکو ئەو شوێنەگانتر نەبوو لەبەرەوەی خەڵکی لەمێ تەرحیل کرا بوو تەسفیر کرا بوو ئەوەی لە هەندەران بوو ئەوەی لە دەرەوەی خانەقی بوو زۆربینیان لەسەر گەڕانەوە بۆ خانەقین خۆدان زان دیێگانی شەگشتی گۆزان و بۆ خواروی عێراق و بۆ ناوڕاستی عێراق ئەوانە گەڕانەوە توانم بێژم ڕێژەی خانەقین ئەو کاتە 40,000 بۆ ئێستا خانەقین بتر لە 200,000 کەسە خانەقین ئەو کاتە 20 گەڕک بوو ئێستا خانەقین 45 گەڕەکە یعنی 25 گەڕێکی زیای کردووە ئەوەی گشتی پێویستی بە خزمەت گوزاریە ئێمە بە شێوەی یاسایی خۆیان سەر بە دیالەی من تا ئێستا خانەقین پەیوەستەوە مادەی 140 دستوریەوە خانەقین نەگەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا ئێمە زۆر کێشە و گیرروگرفتمان هەیە لەگەڵ دیالەیە مامەڵەکردن دیالە لەگەڵ خانەقینە ئەو تۆ نیە بەڕاستی و شێوەیەکی توکمە نییە لەبەرەوەی ئەو گەندەڵەیە لە دیالی هەیە زۆر کاریگەری کردوتە سەر خانەقینیشە وەزعی ئەمنی دیالە توانم بێژم تا ئێستاشە تا ئێستا وەزعی ئەمنی دیالە زۆر وەزعێکی ناخۆش و ئاڵۆز و نالەبارە خانەقین توش هاتووە بەڕاستی بە دیالەوە لە دوای دەی 6 و 2014 کە ئەو وەزع لە مووسڵ دروست بوو مووسڵ داگیرکرا لەلایەن داعیشەوە تەنها ڕێگەیەک بۆ عێراق بۆ ناوەڕاستی عێراق و خواروی عێراق خانەقین بوو چی شاحیناتەیە بە هەزاران شاحینات ڕۆژانە لەسەر توانیم بێژم زیگی خانەقینەوە ڕەدەبوون بۆ ئەوێ زۆر یارمەتیانش ئەدرا لەلایەن ئیدارەی خانەقینەوە لای هاوڵاتیان خانەقینەوە لەلای دەستگان ئەمنیەکانەوە بەڵام بەداخەوە ئەوان مامەلەیان زۆر خراپ بوو لەگەڵ خانەقینە سوتەمەنی لە خانەقین بڕا خواردەمەنی لە خانەقین بڕا وایان زانی خانەقین شارێکە داعش حکمی لێکە نازانن خانەقین شارێکە ئەمن و ئاسایشی بەرپاسە ناو خانەقین ئەوەی شە بەڕاستی بە حکمی ئەوەی ئیدارەی خانەقین ئیدارەیەکی کوردیە ئیدارەی خانەقین زۆر اعتیمادی لەسەر پێشمەرگە و لەسەر هاوڵاتیان لەمێ لەبەرەوە هاوڵاتیانی خانەقین یەکدەستن و یەک هەڵوێستن خانەقین و هەماهەنگیان هەیە لەگەڵ دەستگا ئەمنیەکانە لە خانەقینە بۆیە نەیان هێشتووە هیچ وەزعێکی ئەمنی تێک بچێت لە خانەقینە ڕێیان نەداوتە ئەتوانم بێژم داعشایان شتێترا بێتە ناو خانەقینە بتوانێت شتێ بکایان لانەی خۆیان لە خانەقینە ئەو نیشتەجێ بن لە خانەقینە بۆیە وتمان ئەوان وەزعی ئەمنی دیارە خراپە وەختی سیرەکەن وەزعی خانەقینە زۆر باشە بەڕاستی پێیان خۆش نییە بەو شێوە بێ بۆیە سیرەکەی بە شێوەیەکی مامەلە لەگەڵ خانەقینیان کرد زۆر ئەزیەتی خانەقینیاندا ئێستا خانەقین پێویستیان بە خزمەت گوزاریە خانەقین هەموو لایەنەوە ئەبێ یعنی ئەگەر عێراق بێ یان کوردستان بێ ئەبێ یارمەتی خانەقین بدا خانەقین ئێستا نزیکەی 140,000
پەنابەری هاتوۆتە خانەقینە ئەیتوانین بێژن باعقوبە و لە شارەبانە و لە دەلی عەباسە و لە مەنسووریەوە جگە لە هەردوو ناحیەی سعدیە جەلایسە زۆربینیان نیشتەجێی خانەقینن ئەوە زۆر وەزعی خانەقینی ئالۆز کردووە وەزعی خانەقینی تا ڕادەیەک توانم بێژم زۆر ئەزیەتی خەڵکەکەی داوە لە گشت ڕوویەکەوە سەرەکەی لە ڕێگەی تەندروستیەوە ڕێگەوبانە پەروەردەیە ئەتوانم بێژم وەزعی ئابووری خانەقینیان شتێک داوە ئێستا تۆ سیر کە خانەقین تووشی زۆر یعنی زۆر ناخۆشی بوو لە کات تعریبە لە کات ئەوەی زۆر وەزعی خراپاتە سەر خانەقین داگیر کرا لەلایەن ئەو عەرەبە هاوردەکان لە خانەقینە کاتی سەدام بەڕاستی ئەو ئیشانەی کرد لە خانەقینە ئەو تعدای لە خانەقینا کرد خانەقین وەختی ئەوان ڕۆین تا ئێستا بڕۆ سەید سجلاتی بەڕێوەبەرایەتی پۆلیس بکە تا ئێستا شکایەتی لەسەر هاوڵاتی تعدای لەسەر عەرەبێکی کردووە زۆر هاتن دێگان بە زیاتر دێگان جگە لە فەرمانبەران خانەقین گشتی ئەو کاتە لە ساڵ 75 گشتی گۆزرانەوە ئەوان عەرەبیان هاوردە شوێنیان و لە دێکانیشە زۆر لە دێگان ئەتوانم بێژم 90% لە دێگان تعریب کران لە خانەقینە بە هەزاران بوو یعنی ئەوە نازانم ئەو ئامارەمان لا نییە لەبەرەوەی لایەنی پەیوەندیدارە ئەو ئامارانە بەڵام ئەوان ویستیان خانەقین تعریب بکەم بەڵام خەیاڵیان خاو بوو خانەقین وان لە حربی ئێران و عێراقا گەلێکیان بۆ خانەقین هەڵگرن بە بیانووی ئەوەی خانەقین نزیکە لە سنووری ئێرانەوە بەڵام خانەقین هەرچەند ئەو حربە بەڕاستی لە خانەقین دەست پێ کرد ئەوان وایە کرد لە خانەقین و چون ناو قەسشینەوانەیە خانەقین تووشی ئەو وەزعی نالەبارە بوو لە ئێرانەوە قەسف خانەقین نەکرا خانەقین بەڕاستی سعاتێک خانەقین بەجێ بێشتان نەچوونە جێولا سعدیە بەڵام سعاتێک ئیسلاحات بۆی ئاهاتن سەردان خانەقینیان بەجێ نێشت قەزای خانەقین لە ڕووی کارگەرۆ سەر بە پارێزگای دیالەوێکێکە لە ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان و لە ئێستادا زیاتر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڕێوە دەبرێت و زۆربەی فەرمانگەکانیشی سەر بە پارێزگای دیالن بەڵام لە ڕووی پەروەردە و تەندروستیەوە سەر بە ئیدارەی گەرمیانن ئەمە جگە لە دەستگاکانی ئاسایش و چەند دەستگایەکی دیکە کە سەر بە حکوومەتی هەرێمن خانەقین شارێکی سنووری و هەر لە پێشیدا ئەم شارە ڕێگای کاروانسەرا بووە خانەقین تەنها 5 کیلۆمەتر دوورە لە سنووری ئێرانەوە و لە دوای دابەشبوونی کوردستانی گەورەشەوە ئەم شارە وەک شارێکی سنووری لێهاتۆ و هاوسێ شاری قەسری شیرینە خانەقین بەیەکێک لە شارە جوانەکانی کوردستاندا دەنرێت کە تا ئێستا لە ژێر ستەمی داگیرکەراندا دەناڵێنێت ئەم شارە لە ڕووی سەرمایی کانزاییەوە دەوڵەمەندە بە نەوت و زەویزارێکی کشتتوکاڵی بە پیتی هەیە و ژمارەیەکی زۆر باخ و چێلگەی تێدایە ڕووباری ئەڵوەند بە ناوەڕاستیدا تێدەبڕێت و شارەکەی کردو بە دوو بەشەوە بەشێکی گەورە و بەشێکی بچووک بە جۆرێک جوانیشی پێبەخشیوە بە تایبەت ئەگەر زانیمان پردێکی مێژووی هەردوو بەشەکە بە یەکەوە دەبەسێتەوە یەکێکە لە پێگە سەرنجڕاکێشەکانی شارەکە خانەقین شارێکی کوردستانی دێرینە دانیشتوانەکەی لە زۆرینەیەکی کورد و کەمینەیەکی تورکمان و عەرەب پێگاتووە دانیشتوانی خانەقین بە شێوەیەکی گشتی خەڵکانی ڕۆشنبیر و شارستانین ڕۆشنبیرانی ئەم شارە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە دەوڵەمەندکردنی ڕۆشنبیری و معریفی لەسەر هەردوو ئاسی کوردستانی و عێراقی و کچووکڕە گەنجەکانی خانەقین بەشدارێکی چالاکانیان هەبووە لە پێشخستن و بەهێزکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی و بزوتنەوەی دیموکراتی چەپ لە عێراقدا لە ڕووی مەزەبیشەوە دانیشتوانی شارەکە بەسەر هەردوو مەزەبی شیعە و سوننە و چەند کەمینەیەکی تری مەزەبی دابەش دەبن بەڵام جێی ئاماژەیە ئەم شارە سەروەری گیانی لێبوردن و پێکەوە ژیانە لە نێوان شوێنکەوتوانی مەزەبە جیاوازەکاندا بەسەر ئەنگیزەی تایفیدا بە جۆرێک دەتوانین بڵێن هەمە جۆرەی مەزەبی بە یەکێک لە خاڵەکانی بەهێزی و یەک ریزی نێوانیان دەژمێرێت نمونەش بۆ ئەمانە یادی ساڵانەی عاشورایە کە تێدا هەموو نەوەکانی ئەم شارە بەبێ جیاوازی بەشداری لە مەراسیم و سروتەکانیدا دەکەن
تەنانەت سیاسەتمەدار و ڕۆشنبیرانیش بە جیاوازە فکری و ڕۆشنبیریەکانیانەوە بەشداری بەرچاویان لەم یاد ئاینی و سیاسیەدا دەبێت و وەک شانازیکردن و ڕێزێنان لە شۆڕشی ئیمام حوسێنی کوڕی عەلی ڕەزای خوای لەسەر بێت. بەفەڵی خوا گەورە و مهرەبانەوە شارێکە یعنی بەیەکە و ژیان لە زووەوە هەلە مێژووەوە بەیەکە و ژیان تایە الحەمدولله وەکو ئێمە کە لە خانەقین ئێستا چوار مەذهب و تائیفەی دینی تایە کە گەورە لە ناحەی مەذهبەوە سونی و شیعی تایە خانەقین لە ناحەی تەوائفەوە کاکەیمانیش تایە و مەسیحیمانیش تایە بەڵگەمان ئەوەیە لە خانەقین کە کەنیسەی تایە یعنی ئەوە مادەم کەنیسەی تایە یعنی زۆربەی چووکایش لە خانەقین یەکم کەڕەت لە جیهانە لە خانەقین نەفت کەشف کرا کە ئەو نەوتە ینی کەشف کراوە زۆربەی خانەقین لە دەرەوەی خانەقین شەواتن و فەضڵخوا تا ئێستا هیچ کێشەمان نیە لە ناحەی مەذهبیەوە ناحەی تائیفەوە لە خانەقین هیچ ڕووداوی ڕوونەداوە جگە لە خۆشی نەبێت ئەمەش هەموو فەضڵی خوا سوبحانه وتعالەوە زۆر تێکەڵین یعنی ئێمە من حتا لەسەر فێسبوک ئایندای نانوە بۆنێ ئەوەوە کە ینی کردمە بەڵگەی لەسەر عولەمای خوارەوە ئەڵێم عولەمای سونە و شیعە لە خوارەوە لە جنوبی عێراق و غەرب عێراقەوە فتوایان بۆ یەکتر کوشتنە ئێمە لە خانەقین مامۆستاغان خانەقین بەشداری ئەەکەین هەموو ینی هەفتەیەک لە 3-4 مەراسیمی ژنژن خواست کوڕێک سونی ژنێکی شیعی خوازیە کوڕێکی شیعاچین بۆ داوای ینی کچێکی سونی یعنی کاکەی لەگەڵ سونیا لەگەڵ شیعەیە حتا هەیمانە کە خانەقینیەوە مەسیحیشی خوازە لە ئیسلامە جائزە ئینشاءالله کە پیاوێ بوسڵمان بێت مەسیحی نەبێنێ حتا ئەومانش هەیە لە کاکەی ئەدەنە کاکە ئێستا من دوو زاوای خۆم دوو خۆشی خۆم کە لە 10 تا چووکە ئێمە لە خانەقینەوە کاکەی بە دوو بەشە خۆی حەسەکە بە 10 دایئەنا یعنی نوێژ و تاعای خۆی ئەکا یعنی لەسەر مەذهب یا سونیا شیعە و 10 دائەنا کاکەیەتێکی خۆی هەزنا و تائیفە ئەی دایئەنا فیعني یعنی زۆر تێکەڵن لە خانەقین کەس ناناسی ئەمە چییە تا لەگەڵ یا قسە نەکەیت و خۆی وەڵام نایەتەوە یعنی ئێستا مەثەن کە دێتە ناوە نازانی من سونیم تا شیعەم یان کوردم یا عەرەبم یا تورکە چونکە هەرچێ زمانەکە ئەزانن هەم کوردی هەم عەرەبی هەم تورکمانی لە دوای ئەوەوە هەمووی ئەناسی ئێستا بڕۆ بۆ لای سەید عەباس کە ئەوەنە سونی سەر لێ ئەدا کە مەرجع شیعی لە خانەقین ئەوەنە ینی بڵێن چۆن بڵێ من ینی زۆربەی سونی سەر لێ ئەدا و عیلاقەی تایبەتی و خێزانیش هەیە لەگەڵیانەوە وەکو شیعە ئێستا من چەندها ینی خەڵک هەیە شیعە و عائیلەی شیعەن لەگەڵ ئێمە کە مەلای سونیە ینی ئەوەن و ڕێز و احترامیان بۆمان هەیە جوز لە سونیەکە ینی زیاتر ئینشاءالله فەرقی نییەوە ینی کاکەیش تا پرسیار لێ نەکەی ئێستا بڕۆ ناو بازار خانەقین تا پرسیار لێ نەکەیت نازانی ئەمە چییە نە لە مەطعەما جیاوازین نە لە ماڵە جیاوازین نە نانخواردنە جیاوازین نە لە فاتحە جیاوازین ئێستا بڕۆ ناو قاعەیەکە نازانی سێمە لە تەعزیەکەوە هاتینەوە نازانی ئەو تەعزیە هەن سونیە تا هەن شیعەیە چونکە هیچ مەراسیمیە جیاوازمان نییە لەگەڵەکە کاکەیش بە شێمان ئێستا قاعەیەکمان هەیە بەناو کاکەیەوە لە خانەقین قورئانی تایە یعنی هەوەکو قورئانی خۆمە مەلەگان خۆمان تیا خوێنن لە دوای ئەوە و ئایات و یعنی زۆر جوان نووسرایەتی یعنی لە ناو هەم شتەیە و لە هیچ جیاوازی نیە لە مەدرسە ئێمە کە بڵێن لە کتێبخانە لە مەکتەب و یانەوە ئیمتیحان ئەکەن دین لەگەڵمانەوە هەر ئێستا ئێمە کە من پەروەردە بوومە لە شاری خانەقینە نەمزانێت کێ لەگەڵمان لە یەک بدایی تاک و ورگەیش مەزەکوریە نەمزانێت کامنیان کورد بێ کامنیان عەرەبیە کامنیان سونیە کامنیان شیعە کامنێک کاکەیە بەس تادی ئەوە مەثەن وەکو زمانەکە بڵێن ینی کابران نازانی زۆر بەس کوردەکان خانەقین بەتایبەت کوردەکان خانەقین هەرچێ زمانێک ئەزانن هەرچێ زمانەکە ئەزان و عەرەبە ڕەسەنەکانیش هەم کوردیەکان یعنی ئێستا عەرەب هەیە نییە ڕەش تۆخ بڵێ هەل لە کات مەلکەوە هاتە لە خانەقین
يعني وەکو زنجێگان چۆنڵێ ئەلوا ینی لە کات ملکە هاتە بە خانەقین ئێستا هەبۆسە کورد و کوردیەکەی و شوارانەکش لەبەرەکە خانەقین لە مێژەوە بەڕاستی خۆی هەر ئەم پێکاتەوە سونەتیا بووە کورد و عەرەب و تورکمانی تیا بووە یەهودی و یعنی جوولەکە و لەگەڵ مەسیحیا تیا بووە خانەقین وتمان سونە و شیعە و کاکەیی تایەتی تا ئێستا خانەقین هەستی بەوە نەکردووە لە بەینە یعنی ناکۆکیە بێ گشتی وەک بەلا ژیاون تێکەڵ بوونە ئێستا وەزعی لەبەر ئەوەی وتم ئیدارەکە کوردیە ڕێگە نەداوەتە یەکێک بەڕاستی ئەو وەزع تێک بدا لە بین کورد و عەرەبە. چەند زانێرێک لەسەر شاری خانەقین ڕوبەری خانەقین 3872 کیلۆمەتر چوارگۆشەیە لە خانقیندا زیاتر لە 1930 جوتیار هەیە و ڕوبەری زەوی خانەقین 444,174 دۆنمە کە 315,203 دۆنمی ناشێت بۆ کشتتوکالکردن و ڕوبەری بەراو بە هەردوو جۆرەکەیەوە 58,720 دۆنمە ڕوبەری زەوی دێمیش 67,974 دۆنمە 2,304 دۆنم ڕەزوباخشانەیە لەوانە دارخورما و پرتەقاڵ و لالەنجی و نارنج ئەم شارە بەهۆی ئاوی ئەڵوەنەوە بووە بە دوو بەشەوە ئاوی ئەڵوەن کە درێژەکەی 152 کیلۆمەتر لە ناو خاچی ئێرانەوە تا دەگاتە ئاوی سیروان و لەو 152 کیلۆمەترش 89 کیلۆمەتری دەچێتە خاچی ئێرانەوە و 63 کیلۆمەتریشی لە خاچی عێراقدایە. ئەم ڕووبارە لە باشوورەوە بەرەو باکوور دەڕات و بە پێچەوانەی زۆر لە ڕووبارەکانی گیان بە وێنەی ڕووباری نیل لە کەرتی ئەفریقا کە ئەمیش وەکو ئەڵوەن ڕووباری ئەڵوەن دەڕژێتە ناو ڕووباری سیروانەوە نازناوی ئەڵوەن بەوەی هاتنی لافاوی زۆر لە وەرزیزستاندا لە ئاکامی شکاندنی بەنداوەکانی ئێران پێیانوتووە ئەڵوەنە شێت وەکو خانەقینیەکانیش دەڵێن ئەڵوەن شەتەکەی چاو بە ئەسرەوە لە ڕێژاومێر لەولای قەسرەوە ئەڵوەن هاتیە و بەرزی داران ئەدا لە چەکمەی شۆڕە سواران. دوو خاڵی سنووری گومرگ لە سنووری خانەقیندا و ئەوانش مەرزی پەروێزخان و مەرزی منزیرە کە داهاتی هیچ یەکێک لەم مەرزانە بۆ خانەقین نییە. خانەقین پێگاتووە لە مەڵبەندی قەزاکە و 45 گەڕک و 4 ناحێ و ئەوانش ناحەکانی جەلەولا و سعدیە و قەرەتەپە و جەبارە بەڵام ناحەکانی مەیدان و قۆرەتوش کێسا سەر بە پارێزگای سێمانین لە پێشدا سەر بەم قەزایە بوون. قەزای خانەقین 82 گوندی لەسرە ژمارەی دانیشتوانی سنووری ئەم قەزایە زیاتر لە 200,000 کەس و تەنها مەڵبەندی قەزاکە زیاتر لە 98,000 کەس دەبێت. ئەو هۆزانەشی لە خانەقین دانیشتەجێن پێگاتون لە هۆزەکانی دەلۆ و باجەڵان و تاڵەبانی و زەنگنە و مەلەک و شایی و ئەرکەوازی و کەڵوڕ و کاکەی و شەرفبەیانی و هەمەوەند و جمهور و چەند هۆزێکی دیکەی عەرەب. ڕووباری ئەڵوەن ڕووبارێکی کۆنە لە سەردەمی سۆمەریەکان و بە ئەڵوان و ئەڵمان و هەڵمان ناسراوە واتە لەو سەردەمە مێژە کۆنانەوە تا ئێستا بەردەوام بووە هەرچەنە شوێنەکەی بازەجارە لە هەندێک شوێن بەهۆی لافاوە شۆن گۆرکیەکە بەڵام هەر بەناو خانەقینە تێپەڕی کرۆ بۆیە هەندێک ئەڵێن خانەقی دیاری ئەڵوەنە خانەقی بە ئەڵوەنەوە جوانەوە ئەڵوەنیش بە خەڵکەکەیەوە جوانە ئاوی ئەڵوەن لە داڵەهۆوە تێت لە شاخی داڵەهۆ لە چەند سەرچاوەیەک پێک دێت کە لە ئاوی سکەندەرە لەن پێی و دوا ئەوسا لە ڕێژا و ئەبێتەوە ئەڵوەنە و پردەکەی خانەقی کۆپری گەورە ناسراوە کات خۆی وەک کاتی 1916 جمسپەکە هاماتە پردێتر لێرە بووە کە نزیکەی 500 متری ئەولاتر لە نزیک پردە تازەکە ئەوە بەهۆی لافاوچەر و خاوە لە 1955 خۆشکی محەممەد عالی میرزای قاجاری تێت بۆ کەربەلاو نەجەف بڕات جاران سیارە نەبوو بە کەژاوە و بە کۆڵی حیوان ڕۆیشتنیا لە بەهار و پاییز هاتنە کە لە بار هاتووە هەفتێ لێرە بووە جاران باران زۆر بوو لافا و زۆر بوو ڕێگەی نەبووە بڕێ ئەڵێ من ئیمساڵ ناچم بۆ زیارەت و ئەو پارە خۆی ئەڵێن 250,000 ڕوپیە لی سەرف کراوە زیاتریش کە ئەو پردەکراوە خەڵکی شار و لە ئێران و وسان بۆ هاتووە عیماد وەکو ئوستاوەلی و چەندین ئوستاکار بیناسازی کاریان کرۆ لەسەر نیمکەوانایی کردیانە کە زیاتر تەحملی هەیە ئەو پردە کۆنەکە سێنگزە کەوانە بووە ئەمە یانگزە کەوانەیە کە لەسەری پردەگە کراوە و جاران کەلافاوە هات
تا سەر 6 متر تا 8 متر و 10 متر ئاوەکە بەرزوە بوو لە لای ئەڵوەنەوە تێپەڕیا کرد و ئیجا لە دیەی گاتوع لە نێزک جەلەولا لە باکووری جەلەولاوە دەڕژێتە ناو سیروان و ئەیجا ئەڵێن پێ دیالە ناوێکی کوردیە بەناوەی دوویاڵە لەبەر ئەوەی کە ئەڵوەن و سیروانش هەردگی زۆر تێژ بوونەوە شوبانیانە بە ئەو پرچەی ئەو تووکە لەسەر شانی ئەسپ هەیە ئەڵێن پێ یاڵ دوویاڵە ئەو دوویاڵە ئیسە بووەسە دیالە کە ڕووباری دیالە کە لە سیروان و ئەڵوان تێک دێنە. زۆرێک لە شارەکانی کوردستان ناسنامێکی تایبەتی خۆیانە یاخود بە شتێک ناسناونەتەوە کە مێژووی ئەو شارەیە. خانەقین بە پردی ئەڵوەن ناسناوەتەوە. پردیەڵوەن مێژوویەکی دێرینی هەیە. ئەم پردە بۆتە ناسنامەی شارێک واتە خانەقینەکان شانازی دەکەن کە پردی ئەڵوەندیان هەیە. خانەقین لە ئێسادا زیاتر لە 2991 فەرمانبەری هەیە. لە ڕووی پەروەردەیشەوە خانەقین دابەش بووە بەسەر پەروەردەی دیالە و پەروەردەی هەرێمی کوردستان. ئەوانەی سەر بە هەرێمی کوردستانن 19 خوێندنگای کوردین کە 4 ئامادەی و ئەوانی دیکەشی بنەڕەتین. 1585 مامۆستای ئامادەیی سەر بە پەروەردەی هەرێمی کوردستان و 1986 مامۆستای بنەڕەتی و کە کۆی گشتی 3571 مامۆستایە لەگەڵ 612 فەرمانبەر سەر بە پەروەردەی هەرێمی کوردستانن. پەروەردەی سەر بە پارێزگای دیالەش پێگاتووە لە 1970 خوێندنگا و 6 باخچەی ساوایان زیاتر لە 4198 مامۆستا و فەرمانبەری شەیە. لە ڕووی تەندروستیەوە خانەقین 5 بنکەی تەندروستی تێدایە کە 155 پزیشک و کارمەندی تەندروستی لەخۆ دەگرێت. هەر لە خانەقیندا 65 مزگەوتی سونەکان و 6 حوسێنە و 1 کەنیسە هەیە. 6 مامۆسای ئاینی شیعە و سونەشەیە. خانەقین وتمان لە دوای ڕوخانی سەدامەوە ینی ئەوەی هێزی کورد پێشمەرگە لە ناو خانەقینە تەواجدیا بووە. ئیشی کردووە لە ناو خانەقینە، ئاسایش لە ناو خانەقین هەبووە. وتمان خانەقینیش خانەقینیەکان هاوڵاتیانی خانەقین ئەگە بە کورد بە عەرەب بە تورکمان هەماهەنگی هەبووە لەگەڵ ئەجزە ئەمنیەکانەوە لە خانەقیندا. بۆیە ڕێگە نادەن بۆ ئەوەی کەسێک وەزعی خانەقین تێک بدا.
يعني وەزعی ئاڵۆزی دروست بکە لە خانەکەی شارێکی ئەمانە لە ڕوخانی سەدامەوە تا ئێستا هیچ ڕووداوێکی ڕوو نەداوە تا شارەکە تێک بە ڕاستە هەندێک جار تەقینەوە هەبێ هەرجار وەزعێکی ئەو شانە بێ بەڵام ئەوە هیچ کاریگەر نەبووە لەسەر نفسیەتی هاوڵاتیانی خانەقین تا تێک بچێ بۆیە یعنی سیرەکەی ئەوەی وەزعی داعش ئەو کاتەکە ئێستا لە جەلەولا و خۆیان کۆنتترۆلی جەولاریان کردبوو بەڵام خەڵکی خانەقین هەر لە ناو خانەقینە ئیشوکار خۆیان نەکرد جگە لەوەیشە ئەوانەی کە پەنابەران ئەوانەی کە ئێستا هاتوونەتە خانەقینە یعنی ئەو کاتە و شوێنانیشە ئەزانن خانەقین چی ئەمن و ئاسایشێکی تایە خانەقین ئەبێ ئاور لێ بدرێ ئەگەر لە حکوومەتی لێم کوردستان بێ یان حکوومەتی ناوەند بێ لە گشت بوارەکانەوە خانەقین وتمان انفجاری سوکانی تیا بوو خانەقین لە ڕووی پاک و خاوێنی ئەوە زۆر گرنگە بێ لە خانەقینە ئەو شتانە ڕاستە ئێستا ئیشەکرێ بەڵام بە گۆرەی پێویست نییە خانەقین لە ڕووی ئاوەدانکردنەوە خانەقین لە ڕووی خوێندنگا زیاد بکرێت لە خانەقینە خانەقین استثماری یعنی یاسای استثماری ئەبێ لە کوردستانە کە لێ چۆن بێن لە خانەقینیشە ئەو شار بەڕاستی ناوێتە شار ئەگەر استثماری تیانەبێ و بەرهێنانی تیانەبێ ئەبێ ئەگەر ئەوانە لە خانەقینە بکرێ ئەوە خانەقین ئاوەدان نەکرێتەوە زیاتر خاوەندان وتمان خانەقین بە یەک جار ئاوەدان کراوەتەوە خانەقین ئێستا ڕاستە ئێستا ئاوەدانکردنەوەی تایە بەڵام هەنگاوە بە شێوەی پێویست نییە بە گۆرەی پێویست نییە بەڵام ئێمە پێویستیمان ئەوەیە یعنی بەڕاستی زانکۆیەک دروست بکرێت لە خانەقین ئەوە زۆر گرنگە بۆ خانەقین جگە لەوەیشە ئەبێ پاڵاوگاوی بۆ ئەڵوەن کە ئێستا من نووسراوم بەرزەو کرد لەگەڵ ئەندامێکی ئەنجومەنی بێژی من مەجلس نواب عێراقا دام لەگەڵ سایلۆی خانەقینە ئەوەی لەبەرەوە لە ڕووی کشتتوکاڵیەوە خانەقین ئاوادان بکرێت تا بتوان یعنی جوتیاران هەست بکەن و بە ئەو کشتتوکاڵی وە بەرهەمێنن یعنی حکوومەت لیان وەربگرێ بۆیە بتوان وەزع خۆیانیان باش بکەن والله ڕۆژانەمان ئەوەسە لە دەور حەبیانی تا دەور دوانزەدی بەسن هەتا سعات چەند دەی بەسن والله دی تا دەور 6 7 8 تا دێشە ینی لە 12 دەی بەسن بۆ سعات چەند بۆ سعات 4 سێ سعات 4 ینی سعات 4 دەیکەنەوە کەنەوە تا دەور نۆی شەوەلوە عیبی نییە ماشەڵڵا الحەمدلله بازانوان ینی ئەم بازاڕی خانەقین بۆ مەسەن لە 12 دەی بەستن والله دی زستان و هاوینی شووە نیە هەگیشێ ڕاست نا لەەن زمسان زیاتر بەسن بەس تاوسان تا دەور نۆی دۆ شەو بەس ئەو زمسان لە هەیش هەفتنیم دی بازار نامین ئەو بازارەمان خۆی دی بازار لێرە چۆنە تا چەند مەسەن قەرەباڵکە کڕین و فرۆشتن والله دیرینی واران لە دۆر 4 5 بازارێک زیحامە بۆ 2 ساعت 3 ساعت دوایەوە دی نامینێت دی زیحام نامێت هەروە بۆ خانەقین هاواسی سەر خاسە نەی وەختە ینی ئەو شتانەی کەی دێنن ئەبێشتی تایبەت بێ بۆێرە بۆ خانەقینە هەر شتێک دێنن دەفرۆشن لێرە هەر چیشی هەرش ئەوە دیرین لەو لە حاجە الفەوە عیبی نییە لا شكر السيان نشو شور الشيطان لسر شود بيقول الرب صارتو رينجر متن رحمتك جن وقربا ونيد نشو تمام سيودو مواليد سيودو هسه وشوار العمر زمان اللي لي خانقيني باش انا مني مخانقيني نيم ايش تربى قبل وقول خانقينا من خلق الروت مخانم حبيبتي شنو بوي نو والله وتموت معانا مردم هنا كيا جاكيا كيا اجل شبح عربي واكبر فردي طيب غيره
صاد الكتاب وقدر للعيوش نعفو يا رشاي وخصداي شوارعك هواي لا تنبد عليك وركن وتبل ساكن فيوش صدعي آتيا وين أيو فيتابي آتيا هاليين نوبا المنصادي أيقضي المولوي ئەمە شعر لە بەرتە خۆ شعر مولوية دیارە پێشتیشت زانی و شتیکەشە زانی أي شون أنا زانم حديث زانم أي شون لەو شەرانە لەبەرە أو جامع كله وتاي أخوان مزقوتكم كذا أرين مزقوت حاجي كافية أبو بكر تديخ أنا تقيقة بيقيو من مزقوت خوما لبان دس خوم كرما كرديناري كيف يمنده خانەقین لە بواری هوەری شانە و سینەمادا شارێکی پێشکەوتوش بووە. یەکەم سینەما لە پاڵاوگەی ئەڵۆن دروستکرا لەلایەن بەریتانیەکان لە ساڵی 1920 زانیدا. اینجا سینەمای پاشا کۆپری دروستکرا لەلایەن بەریتانیەکان لە دوای شەڕی جیهانی دووەم سینەمای نەسر ساڵی 1944 زانی دروستکرا. سینەمای سەوس ئەلخەضرا لە ساڵی 1945 دروستکرا. خانەقین چۆن لە بواری شانە و سینەما شارێکی پێشکەوتو بووە بە هەمان شێژ لە بواری هوەری گۆرانی و مەقامدا شارێکی پێشکەوتو بووە و چەندین مەقام بێژ و گۆرانی بێژی تێدا هەڵکەوتووە لەوانە خوداداد عەلی. خوداداد عەلی هونەرمەندی مەقام وەڵاوەیسی و دەنگخۆشی ناسراوی کەناری ڕووباری ئەڵوەن. خوداداد عەلی ساڵی 1912 زانی لە گەڕکی ئاغا و خەلیفەی شاری خانەقین لە خێزانێکی هەژار لەدایک بووە و باوکی خوداداد هۆرە چڕ بوو مەقامەکانی ئای و قەتەڕەڵەوەیسی وتووە بەڵام هەژار و دەستکورد بووە. حەزی کردووە کوڕەکەی خوێندنی قورئان تەواو بکات و ببێتە مەلا بۆ دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکان. لەسەر خواستی باوکی و لەبەر نەبوونی قوتابخانەش لەو ناوچەیە ناچار خوداداد دەچێتە حوجرە بۆ خوێندنی قورئانی پیرۆز. پاش تەواوکردنی خوێندنی ئاینی و فەقێتی بۆی زیرەکی و لێهاتووی بۆ ماوەی 5 ساڵ وەک مامۆستا لە مزگەوت و حوجرەکاندا وانەی ئاینی بە مناڵان دەڵێتەوە. خوداداد هەر لە منداڵیەوە بەهرەی دەنگخۆشی پێوە دیار بۆ و لەبەر ئەوەی ناوچەی گەرمیان و خانەقینیش لە کۆنەوە لانەی زۆر جۆرە مەقامی کوردی ڕەسەن بووە. ئەمە کاریگەری لەسەر خوداداد دروست کردووە. لە هەڕەتی گەنجیدا توانای وتنی مەقامی هەبووە. لە دەنگخۆشان و شارەزانی مەقام نزیک بۆتەوە و بە وردی گوێی بۆ شلکردون تا زیاتر فێری مەقامەکانی قەتەڕەڵەوەیسی و خورشیدی و ئای و خاوکەر بێت. کاتێکیش بەمبەستی کارکردن و هۆرە چڕین سەردانی دایاتەکانی دەور و پشتی خانەقین و ئێرانی کردووە دەنگخۆشانی تری ئەو ناوچانەی ناسیوە. هەرکو باسمان کرد کە خانەقەی شارێکی دێرینە هەر لە بەر لە زاینۆ لێرە ڕۆشنبیری ڕۆڵی خۆی بینیوە هەروەکو بیرمەند و نووسەر و چیرۆکنووس و شاعر و نووسەری بەناوبانگی کورد کە بە عەرەبیە و نووسی مامۆستای خوالێخۆش و عەبدولمەجید فێڵێت ئەڵێ پێش ئەوەی کە کتێبخانەی ئاشورپانی پاڵ لە نینەوە لە ئاشوریەکان کە بێت لە خانەقی کتێبخانەی لۆلۆیەکان هەبووە سەدها کتێب کە لەسەر قوڕی برژاو بووە لە ناو کتێبخانەکە هەبووە لە ئەم شارە. دواییش هەب بەهۆی هەموو شارێک بە حکمەوەی کە تایبەتی ئەو شارانەی کە تێکڵاویان لەگەڵ ملەتانی تر هەیە ڕۆشنبیری لێرە ئەدەبی کوردی و عەرەبی و فارسی و تورکی
مەشهور بووە بەهۆی ئەوەی شۆکە قوتابخانەکان کتێبخانەکانیان قوتابخانە ئاینیەکان کە مەدرسەی ئاینی لە خانەقی زیاتر لە 300 ساڵ کە بنرخەیات و کەوانە دۆڵیەکە و مامەسا کەوانە دۆڵی و بنخەیات و قەلەداغیەکان زیاتر لە 300 ساڵ تاکو ئاخرین مفتی لە خانەقین مەلا ئەحمەدی مدەڕس و ئەحمەد فائز کە شاعرە و نووسەرێکی ناسراوە لەم شارە زیاتر لە 40 ساڵ قازی بووە واتە ئەم شارە هەر جێگەی شاعران و نووسەران و ئەوانە بووە لە مەلا پەرێشانی شاعر ماوەیەک لە خانەقی بووە و چەندین شاعرتر کە لە سەردەم عوسمانیەکانە عومەر ئەفەندی ئەوقاتی کە باوکی مامۆستا عەبدولمەجید لوتفیە بە تورکی و کوردی و فارسیەوە شعری هەبووە بە تورکیشەوە ئەوانەی کە دێوەخانەکان خانەقی کە بنەماڵە ناسراوەکانی خانەقی جاران خاوەن دێوەخان بوونە لە دێوەخانەکان شەوانە وەکو دێوەخان سەعەدڵ ئەفەندی دێوەخانی تاهیر ئەفەندی و دێوەخان چەندین دێوەخان لەم شارە بووە مەجید ئەفەندی کە شاعرەکانە هاتن ڕۆشنبیرانە چوونەوە دێوەخانە و شعر بە کوردی و عەرەبی و فارسیەوە و تورکیەوە شعر و قسەی خۆش و نەستەق تاکو نیوەشە و لەو دێوەخانە باو بوو هونەرمەندێکی زۆر لەم شارە هەیە و هەندێکیان ئێستش لە دەرەوە دەژین و ڕەمزی قوتبەدین و جعفەر کاکەیی و کە ئێستا هەویان نایەتە بیرم کە ناسراون لە ئاستی نێودەوڵەتیە هەندێکیان هەروها نەکە لە مەجال ئەوەیە لە مەجال شانۆیشوە لە مەجال هونەریشوە یەکەم سینەما لێرە لە سەردەمی جەنگی جیهانی دووەم دروستکراوە بۆ ئەوانەی کە ئەوانەی هەندیەکان و ئەنگلیزیەکانە چونتی پۆڵانیەکان لە پاشە کۆپری و کابرایە هەندیە خستەکار وەکو هینی بوو شارەزای بوو پیانەوە سینەما هەندی پاشان لە ساڵ دوای ئەوەی کەوانە چوون لەگەڵ ئەنگلیزە و لە دوای جەنگی جیهانی لە 1946 حەبیب شبی بوو چەند کەسێکتر سینەما حەمرایان دروست کردە خانەقی کە لە 47ەوە بوو سینەما حەمرا کە دوای فەیسەڵ بوو بە مەلیکی عێراق نا سینەما مەلک فەیسەڵ خانەقین چەندین سەیرانگا و هاوینەوار و شوێنی خواپەرستی تێدایە شوێنە سەیرانگاکان لەوانە کەڵات سەرتەک بەمۆ بێلولە گۆمە بەحری باوە مەحموود کانیزەر چەمقامیشت تەپەی ئیمام محەممەد کۆڕنیشی خانەقین باخچەی خۆشی و بانمێل شوێنەکانی خواپەرستیش کۆنترین مزگەوتی مستەفابەگ لە ساڵی 1990دا دروستکراوە و مزگەوتی مەجیبەک ساڵی 1951 دروستکراوە و مزگەوتی خانەقینی گەورە مزگەوتی هیدایەت ساڵی 1951 دروستکراوە و مزگەوتی شێخ فەتاح گەڕەکی حەمدیە مزگەوتی خەلیفە مزگەوتی شێخ ئیبراهیم مزگەوتی کافیە حسینەی گەورە و حسینەی شێخ موراد لە مەزرعە کڵێسەی مژدە پاشای کۆپری لە ساڵی 1943 تەورات لە گەڕەکی حەجی مەحەلە ئاساورەکەی تاکو ئێستا ماوە مەزارەکانیش قەورسان خدرزنە باوە مەحموود ئەلەمدار ئیمام عەباس ئیمام محەممەد ئەگەرچی ئەمە ویسمان بە وتەی هونەرمەندانی ئەو شارە بەرنامەکەمان دەوڵەمەندکن و زانیاری زیاتر وەربگرین بەڵام چەند هونەرمەندێکی گەورەی ئەو شارە لە ترسی نانبڕین نەیانتوانی بەشدار بن لە باسکردنی شارەکەی خۆیان لە کۆتاییدا هیوای تەمەندرێژی و خۆشگوزەرانی بۆ خانەقینەکان دەخوازیم هیوادارین خانەقین هەمیشە سەربڵند و بەردەوام بێ لە بەرگریکردن لە کوردبوونی خۆی و کوردایەتی تا بەرنامەیەکی شار بە شاری دیکە خوای گەورە یار و یاوەتان بێ بەخواتان دەسپێری
شم خم بیل جیره بار فرمایون نشو بیان شیرین منی تا گیان و قربایون نشو